تیشکە قورئانیەکان بەرجی دووەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. واذكر ربك إذا نسيت وقل عسى أن يهديني ربي لأقرب من هذا رشدا. یادی پەروەردگاری شت بکە کاتێک کە لە بیرت چوو بڵێیت ئینشاءالله لە ئەنجامدانی هەر کارێکدا بڵێ ئومێدەوارم پەروەردگارم ڕێنموویم بکات بۆ بەڵگەیەکی نزیکتر لەمە تا بەو شێوەیەی کە پێی چاکە و لای پەسەندە جێبەجێی بکەم. ئەگەر لەم ئاەتە پیرۆزەدا هیدایەت مەبەست لێی باڵادەستبوونی دین بەسەر ڕۆحەکاندا و قبولکرانی وەکو سیستەمێکی گشتی لەلایەن ویژدانەکانەوە و هاوشێوەکانی بێت، ئەوە هاتنەدی ئەم بابەتە لە یەهودیەت و مەسیحیەت و ئیسلامیەتدا کات و وادەی جیاوازی پێچووە. بۆ نمونە یەهودیەکان بۆ ئەوەی بچنە خاچی بەڵێن پێدراوەوە 40 ساڵ لە بیابانی تیەدا جۆرێک لە خەڵوەت و ڕیازەتی ڕۆحیان کێشاوە. مەسیحیەت دوای دەرکەوتنی 3 سەدەی ڕەبەق دووچاری فشار و بەرەنگاری بووەتەوە ئینجا قبول کراوە. بەڵام موسڵمانیەتی وەکو لە ئاەتەکەشدا ئاماژەی بۆ کراوە لە کاتێکی کەمتر و نزیکتردا و لە ماوەیەکی کەمی وەک 32 ساڵدا قبول کراوە و باوەشی بۆ کراوەتەوە. پێدەچێت ئاەتەکە وەکو هەواڵدان لە غەیب ئاماژەی بۆ ئەمە کردبێت. فەرمانی کاتێک بیرت چووەوە یادی پەروەردگاری خۆت بکەدا ئەوەیان یاد دەهێنێتەوە کە هەر لە بیرچوونی وتنی ئینشاءالله لە جێیەکدا کە پێویستە بوترێت و دووچاربوون بە غەفڵەت و بیرنەکردنەوە لە ئاەت و بەڵگەکانی لە هەموو ئەو کات و بۆنانەدا کە پێویستە بە هۆکارە جۆرا و جۆرەکان یادی بکەینەوە. بەڵێ لەم کاتانەدا ئەوەمان بیر دەهێنێتەوە کە پێویستە یەکسەر ڕوو لە خوای گەورە بکەینەوە و کەفارەتی غەفڵەت بریتیە لە زیکری خوا. لە سایی زیکر و فیکرێکی لەم جۆرە و بەدەستێنانی گەرم و گوڕیەکی بەهێزی وەک ئەوەی یارانی ئەشکەوت لوتفی گەیشتن بەڕای گشتی و ویژدانی گشتی لە ڕێیەکی نزیکتر و ئاسانترەوە دەردەکەوێت و داخل بە بازنەی داخراوی چاکەکاری و سەرکەوتنەکان دەبن و کۆتایی ئاەتەکەش نیشانەیە لەسەر ئەمە. واصبر نفسك مع الذين يدعون ربهم بالغداة والعشي يريدون وجهه ولا تعد عيناك عنهم تريد زينة الحياة الدنيا ولا تطع من أغفلنا قلبه عن ذكرنا واتبع هواه وكان أمره فرطا. ئارام بگرە و خۆت ڕابگرە لەگەڵ ئەو کەسانەدا کە خواپەرستی دەکەن و یادی پەروەردگاریان وێردی سەرزاریانن لە بەرەبەیان و دەمە و ئێواراندا مەبەستیانە و دەیانەوێت کە ئەو زاتە لە خۆیان ڕازی بکەن. ڕوو لەوان وەرمەجێڕە و ڕوومەکە دنیا پەرستان لە کاتێکدا تۆ زینەت و ڕازاوەیی ژیانی دنیات بووێت و بەگوێی ئەو جۆرە کەسە مەکە کە دڵیمان غافڵ کردووە لە یادی خۆمان بەهۆی دنیا پەرستیەوە شوێنی ئارەزووی خۆی کەوتووە و هەرچی کاروباری هەیە بێسەر و بنە و لە سنوور دەرچووە. هەندێک لە دەستڕۆیشتوانی قوڕەیش پێشنیاری ئەوەیان بۆ پێغەمبەری خوا کردبوو کە هاوڵە هەژارەکانی چواردەوری خۆی دەربکات و لە بابەتی هاتوچۆ و سەردانی خۆشیاندا بۆ لای پێغەمبەر جۆرێک لە تایبەتمەندی و جیاکاریان پێ ببەخشێت. وەکو یەکێک لە داخوازیەکانی پێکاتەی کۆمەڵایەتیە و سەردەمە دەکرا بیر لەوە بکرێتەوە کە بە موسڵمانبوونی ئەوان کەسانێکی زۆری دیکەش موسڵمان دەبن. بەڵام پێغەمبەرمان پێش ئەوەی لەم بارەیەوە بگات بە بڕیارێک بڕیاری ئاسمان هات بەهاناوە. ئاەتەکە یارمەتی پێغەمبەری دەدا لە هەڵبژارنەکەدا و جارێکی دیکە جەختی لەوە دەکردەوە کە ڕەزامەندی خوا بنچینە و بناغەیە و چەندێتی زۆر گرنگ نییە و ئەوانەی بۆ سەردانکردنی پێغەمبەری خوا مەرج دادەنێن بە دوای دنیاوەن و لە غەفڵەتدا دەژین. خۆی لەخۆیدا ئیسلام کە بۆ بە پێوە ڕاوەستان پێویستی بە هیچ کەس و سیستەمێک نەبوو تا وەک دارشەق بەکاریان بهێنێت
بە باوەڕهێنانی فلان ئەرستۆکرات و فیسار دەوڵەمەندیش شەرەف و عیزەت و هێزی زیادی نەدەکرد. ئیسلام هەمیشە بە دینامیکە سربەخۆ و تایبەتەکانی خۆی هاتەبوون و بەردەوام بوو. توانە و هێزی نەبەزی خۆی لە خواوە وەردەگرت. لەمڕۆوە هەر کەس دەستی پێوە بگرتایە سەربەرز و هەر کەسیش دەیدا ببڕایە مەحکومی زەلیلی بوو. مێژووی ئیسلامیش پڕیەتی لەمە. لە چەرخی بەختەوەریدا ئەوە سەرانی قوڕەیش بوون کە لە ناو ستەم و لاداندا گەوزا بوون و وەها پێشنیارێکیان خستووە بەردەم پێغەمبەری خوا. داوایان دەکرد هاوڵە هەژارەکان وەک سوهەیب و بیلال و یاسر دوور بخرێنەوە. دەیانوت ئەگەر پێغەمبەر ئەوان لە خۆی دوور بخاتەوە ئەوان وەک قوڕەیش ئامادەن شوێنی بکەون. ئای چم هەرجێکی بێجێ و چ پێشنیارێکی بێشەرمانەیە. بە سوک تەماشاکردنی موسڵمانان هەر لە سەردەمی حەزرەتی نوحەوە دەستی پێکردووە و بە ئارادڵ ناویان لێناون و داوایان کردووە کە لە حزوری پێغەمبەر دوور بخرێنەوە. بەڵام پێغەمبەرەکەیان لە وەڵامدا پێی وتبوون وما أنا بطارد المؤمنين. هەرگیز تابلۆی شانازی مرۆڤایەتیش جگە لەمە ڕەفتارێکی تری نەدەنواند. تەنانەت بە خەیاڵیشیدا نەهاتوو فەرمووی سوپاس بۆ ئەو خوایەی فەرمانی پێکردم کە لەگەڵ هاوڵەکانمدا بمێنمەوە و بەرامبەر بە بەشێک لە ئومەتەکەم سەبر بگرم و گیانی نەچێشام هەتا فەرمانەکەیشی هێنایەدی ژیان لەگەڵ ئێوە خۆشە و مردنیش لەگەڵ ئێوە. بەڵێ بەم وتە پیرۆزەی چێژوەرگرتنی خۆی لەم پێکەوە بوونە دەرخست و پاشان بەرەو ڕەفیق الأعلا بەڕێکەوت. أفتتخذونه وذريته أولياء من دوني وهم لكم عدو بئس للظالمين بدلا. ئای کە چەندە کارێکی خراپ و ناڕەوایە بۆستەمکاران کە لە جیاتی خوا دوژمنێکی وەک شەیتانیان داناوە و گوێڕایەڵی دەکەن. هەندێک لە دەستەواژەی وەچەی شەیتانی ناو ئەم ئاەتەوە بڕیاری هاوسەر و وەچە و منداڵیان بۆ شەیتان داوە. لەمڕۆوە ئاماژەکردن بۆ دوو خاڵی بچووک سوودی خۆیان هەیە. یەک، ئەگەر بەڕاستی شەیتان ژن و منداڵیشی هەبێت لە جیهانێکی جیاواز و ڕەهەندێکی جیاوازدا دەبێت. هەروەک چۆن ئێمە لە خەونەکانماندا دەخۆین و دەخۆینەوە و هاوسەرگیری دەکەین و زۆر دەبین، بەڵام هەموو ئەمانە لە ڕەهەندێکی جیاوازدا ڕوودەدەن. پێم باشە بابەتی وەچەی شەیتانیش دەم چوارچێوەیەدا متاڵا بکرێت، مەگەر پێغەمبەرمان لە فەرمودەیەکدا نافەرموێت ئێسکەکان خۆراکی جنۆکەکانن. ئەمەش ڕەهەندێکی دیکەی جیاوازە. دوو، مەرج نییە وشەی وەچەی ناو ئەم ئاەتە بە حەتمی بە شێوەیەکی ڕاستەقینە وەربگیرێت. ئەمە هەروەک دەکرێت ئەو نەوە وەچەیە بێت کە ئێمە پێی ئاشناین و لی تێدەگەین، بە هەمان جۆر دەشکرێت بە مانای نەوە ئینسانیەکان بێت. لە ڕاستیدا کۆمەڵێک فەرمودەی پیرۆز و ڕاستی کۆمەڵایەتی و مێژوویشان کە پشتگیری لەم بۆچوونە دەکەن. بۆ نمونە کاتێک پێغەمبەرمان فێری ئەو دوعایەمان دەکات کە پێویستە لە کاتی جوودبوونی ژن و پیاودا بوترێت، دەفەرموێت ئەو منداڵەی کە لە ئەنجامی وەها جوودبوونێکەوە دروست دەبێت پارێزراو دەبێت لە شەیتان. لەوانەیە ئیمانداران هەتا سەردەمێکی دیاریکرا و گرنگیان بە خوێندنی ئەم دوعایەدا بێت و لە ئەنجامیشدا منداڵی باش و پاک و خزمەتگوزاری ئیسلام و قورئانیان خستوەتەوە. بەڵام دواتر لە ئەنجامی ڕاهاتن و لە بیرکردن یان دوورکەوتنەوە لە ژیانی ئیسلامیانە وەچە شەیتانیەکان دەرکەوتن، تەنانەت نەوەگەلێکی وەهاش دەرکەوتن کە بە گوتەی باوی ناو خەڵک کڵاو لەسەری شەیتانیش دەنێن. لە ئەنجامدا دەکرێت بە شێوەیەکی مەجازی دەستەواژەی وەچەی شەیتان وەربگرین و لەو ئینسانانەدا بیبینینەوە کە ئەسەر ڕای مرۆڤیەتیان وەکو شەیتان بیر دەکەنەوە و شەیتانانە دەجوڵێنەوە. پێدەچێت ئەم ئاەتە مەبەستی لەمانە بێت. كانوا إخوان الشياطين